تا ئێستا هیچ وادەیەک بۆ دابەشکردنی موچە ڕانەگەێنرا و نزیکەی 10 ڕۆژە بەشێک لە فەرمانگەکانی سلێمانی و هەڵەبجە بەردەوامن لە بایکۆتکردن و هاوڵاتیانی گلەییان هەیە لە وەستانی کارەکانیان لە فەرمانگەکاندا. ئەم هاوڵاتیە سەردانی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سلێمانی کردووە تا مامەڵەی ڕاکێشانی کارەبا بکات و ماوەی 10 ڕۆژە پێوەی سەرقاڵە، بەڵام لە کاتی گەیشتنی بە شوێنەکە بۆی دەرکەوت کە مامەڵەکەی درەنگتر دەکەوێت چونکە بەڕێوەبەرایەتیەکە مانیان لە کارەکانیان گرتووە. بێموچەی و بێمەعیشەتی خەڵک وای کردووە داوام نەکرێت و ئەوەش دەگەڕێتەوە بۆ بەڕاستی بێتوانایی دەسەڵات ئەمڕۆ کە بەداخەوە کەسانێک دەسەڵاتیان دەست لە ئاستی ئەوەدانین وڵاتیان پێ بەڕێوە ناسی و بەڵام وازش ناین لەم وڵاتە. لە سلێمانی تا ئێستا هەرێکە لە بەڕێوەبەرایەتی ئەو کارەبا و شارەوانی ڕۆژهەڵات و بانکەکان و چەند فەرمانگەیەکی دیکە بایکۆتی دەوامیان کردو و فەرمانبەران ناڕۆنەوە سەرکارەکانیان. ئەم هاوڵاتیەش بەوتەی خۆی سەرڕای دواکەوتنی موچەی کەفیلەکەی بەڵام داوای قەرزی نیشتەجێبوونی لێکراوەتەوە، ئێستاش کە هاتووە پارەکە بدات بەڵام بانکەکەت داخراوە. تلفۆنێکم بۆ کەفیلەکەڵا پارە بێنە ئەجا پارە بە کێ بێنم دەمەعاشش نییە ئیشش نییە ئیشکەی داوای پارە لێمانەکەن وەیسا پارە بۆمان هێناوە داوامش ناکەن و تلفۆنەکەم بۆ کەفیلەکەڵا هینە پارە بێنە ئەگەر پارە نایەن معاشەکە لێ برن، یعنی داوای پارەکە و غەرامەشی هەیە لە سەریە ئەبە پارەکە ئەگەر نانی غەرامە نازانم ساڵی 200,000 ئەبێ بیدەی. لە هەڵەبجەش هەرێکە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و نەخۆشخانەی خوورماڵ بایکۆتی دەوامیان کردووە، پێشتریش بەشێکی دیکە لە فەرمانگەکان فەرمانبەرەکانیان نەچوونەوە سەرکارەکانیان. ئێمە ناچینەوە سەرکار و بایکۆتی دەوامەکەین لەبەرەوەی هەموو جارێک ئەم کێشەیە دووبارە ئەبێتەوە هەموو مانگێک بەڕاستی ئیتر بەسە ئەو حکوومەتە ئیتر بەسە لەوە زیاتر تەحمل ناکەین لەوە زیاتر ناتوانین بەڵە کارەکەمان مرۆیە بەڵام لەوە زیاتر ئێمەش سەبر و تەحملمان نەماوە و هەڵوێستی تونترمانە بێت. زیاتر لە مانگونیوێکە حکوومەتی هەرێم موچەی دابەش نەکردووە، بەپێی زانێرەکانیش ئەو موچەی کە بڕیارە بۆ مانگی دابەشی بکات ئەگەر حکوومەتی عراق 320 میلیارد دینارەکە نەنێرێت ئەو کات لێبڕینی موچە لە 180 زیاتر دەکات. پندێکی کوردی هەیە دەڵێ بابێ و باران بێ لە بەفرکەمە بێتەوە. ئێستاش کە حکوومەت موچە دابەش ناکە فەرمانبەر هاواری لێ بەرزە بێتەوە، کە فەرمانبەر داوام ناکە هاوڵاتی هاواری لێ بەرزە بێتەوە. لەم نێوەندەدا خەڵک زیانمەندە و حکوومەتی ژۆک و بەرزەکی بانان بۆی دەردەچێ چونکە بە 2 مانگ جارێ ئەو کات تەنها موچەیەک دابەشەکات. گۆران لوقمان NRT سلێمانی.